ئەم کاتەتان باش. من ناوم ناڕەزاییە لە دایک بووی شاری یاخیبوون و گەڕەکی برسێتی و کۆڵانی شۆرەوەریم. لێرە بەدواوە من سەر بەهۆزی بێدەنگی نیم. من ڕێبواری سەر ڕێوبانی هەتای چاوەڕوانی و دروشمی بێدەست و قاج نیم. لەم ڕۆک بەدواوە من هاوڵاتی خەریتەی نیشتیمانێکی دزراو نیم. نیشتیمانێ هەموو جاریان پەنجەیەکی ئەفرێنن یان گوێچکەیەکی و یان چاوێکی ون ئەکەن و یان وشەیەکی زندە بەچاڵ ئەکەن و کەچینە هاوارێ ئەکات و نەبرینێکی ڕائەچڕەکێ. مەرحەبا ژیانە مەرحەبا، من ناوم کورسیە، کەس نەیزانێ من ئەیزانم. ئەم هەموو چەخۆی غەدرانە، ئەم هەموو جۆگەی خوێنانە، ئەم هەموو ماسی دزیانە، ئەم هەموو ڕەژووی ڕقانە لەسەر منە، لەسەر دانیشتنی سەر من ئەکرێن، بەڵام ناڵێن، کەسیان ناڵێن لەسەر منە. هەموو ئەڕێن لەبەر چاو و باڵای جوانی ئازادیە، لەسەر شیری ساوایانە، لەبەر ئاوە، لەسەر نانە، لەسەر گوڵە و لەبەر هێلانەی چۆلەکە و لەسەر شاڵاوی ناوەختی گەلە گورجی دەوروبەرە، بەڵام ناڵێن، کەسیان ناڵێن لەسەر منە و لەبەر منە. ئەی نیشتیمانی بێجۆچکەم، تۆ ئەتەوێ هەر چۆنێک بی و هەرچیەک بیت خۆشم بێیت، بەفر بیان قڕولیتە و هەتاو بیان تەم و مژ و تەف و تۆز بی و یاخود فەزایەکی بێگەر، هەر وەکو یەک تەماشات کەم، هەر چۆنێ بی خۆشم بێی، ببی بە ئەسپی قاچاقچی و باری تریاک و هێروین بێنی و بەری خۆشم بێی، ببی بە چەکمەی چەرمینی جەنەراڵێکی دراوسێ، یاخود ببی بە مێزەری فەتوایەکی ڕقوتۆڵە، من هەر ئەبێ خۆشم بێی. تۆ ئەتەوێ هەرچیت کرد و هەرچی بوت و هەرچیشت ویست لەبەرەوەی تۆ نیشتیمانی تاقانەی من بیان خەمە سەر چاوم، یعنی ئەگەر بەیانیە کەستای لە خەو داوای خوێنی چیرۆکێکی تازەمە کرد تا خوتبەیەکی نەخۆشت بیکاتە جەستەی خۆیەوە، بڵێن باشە و من بدەمێ و خۆشم بێی، یاخود ئەگەر ئێوارەیەک لەسەر خوانێ بۆ سەخاوەت بێ بەسەردا و بۆ یادگار چاوێکم بدەیتە دەستی تاجی شایەکی یەکچاوی میوانی خۆت، بڵێم باشە و خۆشم بێ و من ناتوانم هەر چۆنێ بێ خۆشم بێ. ببی بە دەرد و نەخۆشی بۆ قەڵەم و ببی بە کولە بە ئافات بۆ سەمەل و بۆ کتێب و بۆ ڕۆژنامە و خۆشم بێ. ببی بە دەرچی تەلبەم و بە ساحەیەکی چاو بەست و بە لێبووچێکی سەرشانۆ خەوی موگناتیسیم لێ بقەیت و تەنها و تەنها لەبەر ئەوەی نیشتیمانی خۆشم بێی. من چی مەویست لە نیشتیمان جگەل لەوەی کەنانێک و کە کونجێکی دڵنیایی و جێسانێکی بە حرمەت و مشکی هەتاوی ئارام و بارانێکی خۆشەویستی و پەنجەرەیەکی کراوەی سەر ئازادی و عەشقم باتێ. من چیم ئەویست لەوە زیاتر و نەیدامێ بۆیە ئیترنیوە شەوێ دەروازەکەی مشکان و چوومە دەرێ بە ئێجگاری چوومە دەرێ.